بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار کە تەوفیقی داین و هیدایەتی داین بین ئەو خاکە پیرۆزەی و بین شاری پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەو بەرگە سوپیەی لەبەر بکەین بۆ ئەوەی کە بچینە ماڵی خوای پەروەردگار و عومرە بکەین. ئەو بەرگە چەند شتێکمان بیر دەخاتەوە. یەکەم لەوانەی کە ئەو بەرگە بیرمان دەخاتەوە ئەوەیە کە یادێکی مردنمان بیر دەخاتەوە و پێمان دەڵێت وەکو چۆن ئێستا ئەو بەرگە سوپیەمان پۆشیوە، ڕۆژێک دێت بەرگێکی ئاوامان لەبەر دەکەن و کۆتایی بەژیانمان دێت و دەچینە ناو گۆڕ و خۆ و عەمەلی خۆمان نەبێت، هیچ شتێکی دیکە لە فریای ئینسان نایەت. واتە ئەی ئینسان وەریابە ئەوە بیرت دەخاتەوە کە تۆش ڕۆژێک دەی بەڕاستی دەمریت، دەبێت توێشوو پەیداکەی بۆ ئەوەی ئەو ڕۆژەی کە دەمری ئینسان خەجاڵەت نەبێت لە لای خوای پەروەردگار. دووهەم ئەو بەرگە بە زمانی حاڵ بە ئێمە دەڵێت ئەوەی کە ئێمە لەبەرمان کردووە کە بەرگێکی سپیە دەمانەوێت دڵ و دەروونمان وەکو ئەو بەرگە لە ژەنگ و ژاری گوناه و تاوان سپیکەینەوە. بۆچی؟ چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئینسان وەختێ گوناه و تاوانێک دەکات خاڵێکی ڕەش لەسەر دڵ و دەرونی دروست دەبێت. ئەگەر ئینسان تەوبەی کرد ئەو خاڵە ڕەشە لەسەر دڵ و دەرونی ئینسان نامێنێت. ئەو بەرگە سوپیە پێمان دەڵێت ئێمە بە زمانی حاڵ دەڵێن ئەی خوای پەروەردگار دەمانەوێ وەکو ئەو بەرگە دڵ و دەروونمان سپیکەیەوە. یا ڕەبی خوای گەورە دڵ و دەروونمان لە ژەنگ و ژاری گوناه و تاوان سپیکەیەوە و پاکەیەوە ئینشاءالله. عومرە زۆر گەورەیە بەڕێزان. ئێستا ئێمە کە دەمانەوێ عومرە بکەین وەفدی خوای پەروەردگارین. وەکو پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم سێ کەس وەفدی تایبەتی خوای پەروەردگارن. یەکێک لەوانە ئینسانی عومرەکارە. ئێمە کە ئێستا وەفدی خوای پەروەردگارین، پێغەمبەر دەفەرمێ ئەگەر ئینسان دوعا بکات خوای گەورە دوعاکەی قبول دەکات. ئەگەر ئینسان داوای لێبوردن بکات خوای پەروەردگار لە ئینسان دەبورێت. ئێستا ئێمە جیاوازین لە ڕۆژانی دیکە. ئەگەر هەر یەکێک لە ئێمە بچێتەوە وڵاتی خۆی ئەو بەرگەی لەبەرکات خەڵک ڕەنگە گاڵتەی پێ بکات، بەڵام لێرە جیاوازە، ئەو ڕۆمان جیاوازە و ئەو شەومان جیاوازە. ئێستا هەست بەوە دەکەین کە ئینسان دەبێت ژیانی بەپێی شەریعەت و بەرنامەی خوای پەروەردگار بێت، هەموو شتێکمان بەپێی شەریعەتی خوای گەورە بێت، بۆ ئەوەی ئێمە هەست بکەین ئەوەی کە لە ژیانی ڕۆژانەماندا خۆمان پێوەگرتووە ئێستا گۆڕانکاریەکمان بەسەر داهاتووە، ئەوەش هەر عیبادەتە خوای پەروەردگار لێمان قبول کە ئینشاءالله. لەبەرەوە ئینسان کە ئەو عومرەیە دەکات دەبێت زۆر ئاگادار بێت. هەندێک شت کە لە ژیانی ڕۆژانەماندا ئاساییە بەڵام لە ئێستادا ئاسایی نییە. نابێ ئینسان هیچ قسەیەک بکات، نابێ ئینسان موو لە خۆی بکاتەوە، نابێ ئینسان نینۆ بکات، نابێ هەندێک شت هەیە کە لە کاتی ئاساییدا دەیکەین کە دواتر هەندێک شتی کەشتان پێ دەڵێن نابێ ئینسان لە ئێستادا بیکات، چونکە ئەو بەرگەمان کردوتە بەر. ئێستا وەفدی تایبەتی خوای گەورەینە، دەچینە ماڵی خوای پەروەردگار و خوای گەورەش خاوەن ماڵە و باشترین ڕێزمان لێ دەگرێت ئینشاءالله، چونکە خوای گەورە چاکترین کەسەکە ڕێز لە میوانی خۆی دەگرێت. ئێمەش دەچینە ماڵی خوای پەروەردگار ئومێدمان وایە کە خوای گەورە پاکمان کاتەوە لە گوناه و تاوان. وەکو پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەگەر عومرەکار داوا بکات کە وەفدی خوای گەورەیە خوا لێی خۆش دەبێت، ئەگەر ئینسانیش داوای لێبوردن کە خوای گەورە لێی دەبورێت و لە گوناه و تاوانەکانی خۆش دەبێت. ئێمە لێرەوە و لەو خاکە پیرۆزەوە و لەژێر ئەو بەرگەی ئیحرامەوە دوعا دەکەین یا ربی خوای گەورە بۆ خاتری گەورەی خۆت و بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانت قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانی هەموو لایەکماندا. یا ربی خوای گەورە ئەو عومرەیەمان لێ قبوڵ کەی بە چاکترین شێواز. خوای ببێتە مای سڕینەوەی گوناه و تاوانەکانمان. خوای ببێتە مای ئاوادانکردنەوەی نێوانمان لەگەڵ تۆ. ئەگەر تا ئێستا گوناه و تاوانێکمان کرد بێت کە نێوانمان لەگەڵ تۆ تێکدا بێت، ئێستا دەمانەوێت ئاش بینەوە لەگەڵ تۆ. یا رەبی خوای گەن ئەتۆش لەگەڵمان ئاش بیەوە. خوایە دەرگای عەفو کەڕەمی خۆتمان بۆ بکەیەوە، خوایە دەرگای ڕەحمەتی خۆتمان بۆ بکەیەوە. یا رەبی خوای گەن ئەو عومرەیەمان لێ قبوڵ کەی، بیکەی مای سڕینەوەی گوناه و تاوانەکانمان ئینشاءالله بە دڵێکی پڕ لە ئیمانەوە بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆمان. لێرەوەش دوعا دەکەین هەموو ئەو کەسانی کە داوای دوعای خێریان لێ کردوین، هەر یەکێک لە ئێمە لە ئێوە کە هاتووینە خەڵکێک داوای دوعای خێری کردووە، یا رەبی خوای گەورە ئەوانەی کە داوای دوعای خێریان کردووە خێر و چاکیان بە قسمەت کەی، ئەوانەی کە نەخۆشن شیفایان بۆ بنێری، کە چەند کەسێک بە تایبەت بۆ نەخۆشەکانی داوای شیفای کردووە، خوایە ئێمە لەژێر ئەو بەرگەدا و لەو خاکە پیرۆزەدا داوای بۆ دەکەین
یا ربی خوای گیان شفای بخیر بو نخوشی هم مسلمانان میری یا ربی خوای درگاه رحمت من لیو کی هر کسی هر دعوای کی دعای خیری لیکردوین خوای اگر خیری تی دای بوی بین یجی او نیازو مبسطی که هیتی پیگوتون یا ربی خوای گیان بوی بین یجی یا ربی خوای دعا پارانو کان من قبول کی عبادت کان من قبول کی لمن خوش بقلم عفو بینی بسر گناه تاوان من دام آمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.